الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام لە دوای جەژنی قوربانی پیرۆز جارێکتر بەوەی عەزیز و خۆشەویست گەشتمەوە ئەمەڵقەی تایبەتەکەین بە دەستکەوتەکانی جەژنی قوربانی پیرۆز، چۆن ئەم دەستکەوتانە بپارێزین، چۆن ئەم ماهیەتە قورسە لە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان بە گرنگیەوە سەیری بکەین، چۆن ئەهەمیەتی ئەم جەژنانە لای ئێمە کەم نەکاوە بیپارێزین بۆ نەوەکانمان و بۆ نەوەی نەوەکانیشمان، چۆن فەزڵی ئەم جەژنە پیرۆزە و ئەو ئیشە خێری و کردەوە باشانی کە لەم دوو جەژنەیە ئەنجامەدەین چۆن سەیریان بکەین و فەرسەفەکانیان بزانین. فەرموون لاڵقەی ئەم جارەیە بە خزمەتتان گەیشتینەوە و پێشکەشکردنی ئەم ئەڵقە تایبەتەی دوای جەژنی قوربان. فەرموون. بەنای خۆی بەخشندەی میهرەبان، سەڵات و ڕەحمەت گیانی پاکی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. بەڕێزان، بەڕاستی ئەم مەوزوع و بابەتانە مەوزوع و بابەتێکی سادە نین، هەتاوەکو لە چەند کاتێکی کەمە قسەیان لەسەر بکرێ. مەسەن جەژن چییە؟ ئەنجا ئەم مناسەبەتە چییە؟ مەغز و ناوەڕۆک و حەقیقەتی ئەم مناسەبەتە چییە؟ بەڕێزان، بەڕاستی ئەمە کتاباتیانەوێ. ئەنجا زەمەنەکەمان بەڕاستی زەمەنێکی زۆر ئاڵۆزە، بە تایبەتی لە ڕووی ئەو حەقیقەتانەوە. بەس ئەوەی کە من ئەمەوێ ئەرجی جەنابتان بکەم بەنیسبەت جەژنی قوربانەوە کە ئێستێمە لە خزمەتیاین و ئەنجا خودی جەژن خۆی و ئەنجا حەج و ئەنجا ئەو سنەتە گەورەی کە لە مەذهەبی ئیمامی شافیعە کە تەضحیە و سەربڕین و قوربانیە. ئەمە ئیشارەتێکی زۆر 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 کورت خۆمانەڵێن دڵۆپێ لە دەریایەک شتێک عەرض بکەم. بەڕێزان، بەڵام لە پێشا پێشە بچینە خزمەت مەوزوعەکە، ئەمەوێ لە قاپیەک لە دەرگایەک بدەم بۆ ئەوەی بابەتەکە بە جوانی تێبگەین و حاڵی ببین. ئەیش ئەوەیە کە بەڕێزان هەمومان نەزانین کە حەج یەکێکە لە پایەکانی ئیسلام. باشە، ئەنجا ئیمان و پایەکانی ئیمان پێشی حەجە، پێش پایی ئیمان پێش پایی ئیسلامە. مەسەڵەن سەم پرسیارە لە هەر کەسێ بکرێ، بڵێ کاکە گیانەوە ئیمان بەخوا گەورەیە یان حەجکردن؟ حتمەن هەمومانەڵێن ئیمان بەخوا گەورەیە. باشە بۆچی ئیمان بەخوا لە ماڵەوە ئەبێ؟ هەمومان توانین لە ماڵەوە ئیمانی خۆمان بەخوای خۆمان بەڕێزان بگەینە ئەنجام و ئیمانمان تەواو هەبێ، بەس لە ماڵەوە حەج نابێ. هۆکارەکە چییە؟ بەڕێزان، ئەمانە بەڕاستی صدق رسول الله صلى الله عليه وسلم بدأ الإسلام غريبا سيعود غريبا كما بدأ. جاري أو حقيقة أو أسرار نهينياني كخوا حجي لبينا واجب كردو أنجا لو شنو جاية براسي بايس كتابات من نسري بوايا چندين كتاب من بوايا. بسم الله الرحمن الرحيم. ما معنى جعل الله الكعبة البيت الحرام قياما للناس؟ أقمان لهجنية بەس نامێ بچمە و قوڵایانەوە، تەنها ئەوەیەڵین بۆچی حەج هۆکارەکەی چییە؟ لەو شوێنە تایبەتایە یەکێ لەو هۆکارە زۆرەکانی ئەمەیەکە پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم هەمومان نەزانین چەندین فەرمودەی هەیە لەبارەی موسڵمانانەوە. قورئانی پیرۆز ئایەتمان هەیە کە ئەمە شوبهێنێتە جەسەدێکی واحد. باشە، المؤمنون في توادهم تراحم من تعاطفهم كمثل الجسد الواحد. باشە، ئەم جەسەدە واحیدە باشە ئێستا جەنابەت معقول نیە تۆ ئاگاو لە قاچێکی خۆت نەبێ، معقول نیە ئاگاو لە پەنجەیەکت نەبێ، معقولە نابێت. لەبەرەوە مادەم ئەم ئومەتە یەک جەسەدە، یەک لەشە، یەک لە سەد و یەک لەسەر هەزاری ئەو حکمەتانی کە خوا لە حەجا دایناوە، ئەوەیە ئەم جەسەدە بێ لە عالەمی ئیسلامیە هەموو ساڵی کۆبێتەوە.
مەسەن بۆ نمونە دەستەکەی لە کوردستانە، دەستێکی تری لە تورکستانە، سەرەکەی لە عەرەبستانە، قاچێکی لە مەسەن هیندستانە، گشتی ڕوا بۆ ئەوێ کاتێکە کۆ بنەوە مسلمانان مەقسەدێک لە مەقسەدە هەرە گەورەکانی حەج چییە؟ ئەمەیە کە ئەم ئینسانانە بنواڕن بە چییە؟ سەیری ئەم جەسەدە گەورەیە بکەن، ئەنجا ئەو نەقس و نەقسانیانەی لە هەر شوێنێک لەم جەسەدا هەیە ئەبێ چی لێ بکرێ؟ ئەبێ هەموویان بەیەکەوە ئەم نقصانیە چارەسەر و عیلاجکەن. بەداخەوە ئەبوایە ئێساکی ئێمە کتاباتمان لەسەری بووایە، دیراساتمان لەسەری بووایە ئەم مەقاسیدانەی حەج بەڕاستی هەمتر ئێڵێمەوە صدق رسول الله الإسلام الآن غريب وسيعود غريب كما بدأ. من نامەوێت زۆر تەفسیل بدەمە سەر ئەم باسە، بەس ئەمەیە شتێ بجێڕمەوە عەرزتان کەم لە ساڵی 2012 لەگەڵ کۆمەڵێک خۆشەویستە ڕۆشتین بۆ یەکێک لە وڵاتانی عالەمی ئیسلامی لە ئەفریقا. ئەم وڵاتە پێوترا چی؟ بورکینا فاسۆ، پایتەختەکەی ئۆگاۆگۆ. کە ڕۆشتین بۆ ئێوە تەسەورمان نەکرد، من حتا بەتەمایەوە بۆم بڕێنە شارێک بڕێنە شوێنێک وەکو وڵاتێکی زۆر 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 حەڵاری زۆر بۆ قوربان نەهەر بۆ سەفەر ڕۆشتین و تایبەتیش یەکێ لە مەقسەدەکانمان کردنی قوربانی بوو. کە ڕۆشتین ئەوێ طبعا ناکرێ ساکێ بڵم چون بگەڕمەوە چی بگەڕینەوە کە ڕۆشتینە ناو پایتەخت و دابەزین و وازام جەژنی قوربان بوو کە ڕۆشتین دابەزین شەو بەیانی هەڵساین سێرەکەین وڵاتی چی؟ کارەبا نییە، جادەی قیر نییە، قوتابخانە نییە. تۆ تەسەوڕەکەی بڕواکەی کەسێ بڕوا بکات لە قەڕنی 21 خەریکە تەواو بێ بڵێن قوتابخانە نییە. بە هەر حاڵ ڕۆشتین جەژنمان کرد لەوێ، نوێژی جەژنمان کرد، جەژنی قوربان، شتی سەیر و سەمەرەمان بینی. ئێستا بە ئەفلام لامانە بە قسە ناگەڕێتەوە. وڵاتێک لەوانەیە جەنابتان ئێسش لە سەر ڤایبەرەکان و کەناڵاتەکان و ئیعلام و ڕیگلامەکانە تەسویر ببینن. باشە ئێمە ڕۆشتین لە شوێنێک وەکو جێگای کۆبوونەوەی خۆیان بازار ڕوابوو، مناڵانمانە بینی لەوێ ئەهاتن ئەڕۆشتن لە 10 مناڵ لە 50 مناڵ لە 20 مناڵ 2 مناڵ پێڵاوی لە پێایە. باشە 2 مناڵ ئەزانی جلی لەبەرایە، جلەکە لێرەوە ڕاوە بۆ ئێرە لێوە ڕاوە بۆ ئێوە قاچی ئاوایی لاتەوە ئاوایی لاتەوە. بەهەر حاڵ من ئەمێ باسی ئەم مناسەبەیە بکەین. کاتێکە پێغەمبەر گیانە فەرمێ موسڵمانان وەکو یەک لە ژوانە، یەک جەسەدی واحیدوانە. باشە ئەمە دەستێکە لەکوێ؟ ئەمە قاچێکە لەکوێ؟ ئەمە قاچێکە لە عالەمێکی ئیسلامی لە ئەفریقا لە وڵاتی بورکینا فاسۆ لە پایتەختەکەیان کە ئۆگاۆگۆیە. لە ناو سلەیمانیا چۆن جۆ لە بانگی محەممەدە، لە ناو پایتەختەکەەوە جۆ لە بانگی محەممەدە. باشە تەسەور کە بەهەر حاڵ زۆر سەرتان نێشێنم بەیانیەمە دەستمان کرد بە قوربانی سەربڕین بەو کەسانی کە لێوێ کار بەدەستنەوە بوون. ئێمە ئەومان وتمان ئێمە بە میوانی هاتوین سەردانێکی ئێرە بکەین بۆ ئەوی شتانەکەی بیبینین. ئەنجا نێتمان هەیە کۆمەڵی قوربانیمان هێناوە لە وڵاتی خۆمانەوە. تەسەور کە ماوەستا خۆزگە تەسویرەکانمان ئەوە بکردایە، ئافرەت، پیاو، مناڵ هەمووی ڕژایە ئەو شوێنەی ئەو جێگەی کە ئێمە ئەمانوێت چی لێ بکەین؟ قوربانی لێ بکەین. تەسەور کە ئەوەی کە جگەری ئەمەی کرد بە ئاو کەسێک لە ڕاهنمامان بوو. باشە ئەوی ئەمانە ئێوەی بینن ئەمانە لە 160 لە 170 باشە پار ئەم کاتە گۆشتیان خواردووە لە قوربان، پار ئەم کاتە گۆشتیان خواردووە. بەهەر حاڵ ئێمە ئیتر چۆن ئەو گۆشتەمان سەر بڕیوە، چۆن تەسەورەکەی تەسەور سەرنجبانەدا لە دوایە ئەو خوێنەی کە ئەی بەستێ و ئەیمەیە بەکاریان هێنا. ئەیان برد چی لێەکەن لە 100 ئەیان خوارد. باشە ئەیان کردە شلە، ئەیان کردە شتی سەیر و سەمەرەوە. دەی باشە وەرە ئێستا سەیری چیکە؟ وەرە سەیری خالیقکە جەل جەلال و وەجەل قودرەتوه. باشە ئەم حەجەی بۆ بردۆتە ئەوێ، واجب بە و لە ماڵی خوایە و هەموو کەسێ ئەبێ بچێتە ئەوێ. قوربانیشی خستۆتە کوێوە؟ خستۆتە ناو 4 ڕۆژەکەی جەژنی قوربانەوە. بە تایبەتی لەم زەمەنەیە ئێستاکە ئەگەر ئێمە ئەو لەشە بووینایە، ئەو جەسەدە بووینایە، مسلمانان کە ئەفەرمێ بە یەک جەسەد بن هەلاو ئەو کاتە یەکسەر چیەکە؟ ئەمە نەقسەکەی ئەم وڵاتەیە، ئەمە نوقسانیەکەی ئەم میلەتەیە. ئەم میلەتە وەزعی زۆر زۆر وایە
کات ئێمەین ئێساکە پێشینانەڵێ لە سەرمانێ و لە قاسمان لێمانە ڕژێ ئەو کاتە چیمانە کرد ترازۆکە ئەوە یەکسانە بوویەوە لەبەرەوە بەڕاستی من لەو کاتەوە لەو ساڵی کە ئەرزم کردی 2012ەوە ئەوەم بینیوە یعنی لە حاڵەتێکم تعبیر ناکرێ مەسەن لەسەر لە وڵاتی خۆمان لەخوا بەجای بەڕاستی من خوا پیاوین باشە وەزعێکی اقتصاد ئەمەی کە ئێستا خۆمان ناومان ناوە فەقیری و وەزع زۆر خراپە ئەوە نەمان بینیوە بۆیە بەمان بە خۆمانەڵێن ئێساکە لەخوا بەجای بە هەر کەسێک هەیەی بۆ خۆی لە ماڵی خۆیان چێکە هەر ئێرە ئەم دراوسێ سەری بڕیوە ئەو لاش سەری بڕیوە بەرامبەرەکەش سەری بڕیوە دەوڵامی سزانمەکە تۆ عالەمی ئیسلامی دابنی بە مشتە ئەم وڵاتی خۆمان مشتێکە وەڵا برا ئەوە چییە؟ ئەوە زیادە ڕۆیەکی زۆری تایە تەسەورەکە ئێمە چەندین حیوانی گەورەمان سەر بڕی لەوێ باشە چەندین حیوانی گەورەمان سەر بڕی لەوێ بەس ئەو مەناظیرانە ببینە لەوێ باشە حتا پیاویان هەبوو پێڵاوی لە پیان هەبوو باشە هەی بوو تاکێ پێڵاوی لە پیا بوو ئەنی تەسەورەکەی ئێمە چۆن بە پێڕۆین بەڕێوە ئافرەتان وە پاسکیل بەکارێنن باشە سیارەوە ئەمە نییە حتا سیارەکانیان ڕقمیەک ڕقم 11 ڕقم 13 ڕقم بەڕێزێکمان لەگەڵا بوو ئەیکرد بە سوعبە ئەو کۆمەڵی ڕقم بەرینەوە لای خۆمان پارەی زۆرەکان نافرۆشرێن یعنی سیارە بەدەگمەن ئەو بینی باشە ئەنجا بەلای کەمەوە زۆربەی زۆری ئافرەت مناڵێکی بەستۆتە کۆڵی دانەیەکی بە باوەشۆیە تاکە پێڵاوی لە پێایە باشە ئەڕات چیەکە وەزعێک حاڵەتێ زۆر عەجیب ئەو جاوەرە ئێساکە لە حکمەتێک لە حکمەتە زۆرەکانی حەج سیرکە کە خواجە لە قودرەت و ڕوکنی حەجی بردۆتە کوێ بردۆتە ماڵەکەی خۆی هەرچەند ئەوەش مۆزوعێکی توولانیە لەو 4 ڕۆژەی حەجا ئەبێ موسڵمانان کاتێک کە سەیری ئەم لە شەکەن ئەم جەسەدا نەقسەکان چی لێ بکەن لەبەرەوە ئێستا لای خۆمان خەڵک گلەییەکە ئەڵێم هەموو حیوانە بۆ سرە بڕێ وەڵامی شزان تەواوایە ئێوان نییە ئەم هەموو حیوانە ئالێرە لای ئێمە لەم وەفعهای لایڤەیە لە چاو ئەوەیە وەڵاکاکە گیان ئەبوایە بە بەرنامەی تایبەت بووایە بەڵام ئەگەر ئێمە ئەو ڕبط و عیلاقەیەمان ببوایە وەکوی پێغەمبەر گیانە فەرمێ موسڵمانان یەک لەشن یەک جەسەدن ئەو ڕبط و عیلاقەیە ببوایە ئەو کاتە ئەم زیادە ڕۆی و زیادە مەصرەفیە ئەچووە کوێ ئەچووە ئەو نەقسەی ئەو چیەی ئەو حاجە گەورەی کە کوێ هەیەتی بە تایبەتی وڵاتانی ئەفریقا هەمووی هەیەتی لەبەرەوە ڕاستی پێشینان قسەیەکی خۆشیانڵێن تێر ئاگای لە برسی نییە من ئێسش تەسویراتەکانیم لایە زۆربەی زۆری ئەو ڕسمانەی کە گرتوومە باشە زۆری یارم لایە مناڵانێکی عەجیب سەیر و سەمەرە کەسێک نییە دەنگێکی لێوە بێ بڵێ ئەمە بۆچی وایە ئەم شتانەی جەناب دەیفرۆشی بڵێ چارە ساتە لە جەژنە زیاتر سەرفیاتی هەیە بە بێگومانەوەی کە میوان کە هێتە ماڵەکان دانیشێت و مەجلیسێک دروستە بێت ئەو مەجلیسانە کاک فواد لە ڕابردووە هەبوو لە جەژنەکانە لە بۆنە جیاوازەکانە لە کۆمەڵایەتی بوونی خەڵک زیاتر مەجلیسانە بۆ نەماوە وەڵاهی ماسەکان زیاتر هۆکاری بێڕەحمیە ئەمە یەکەم دووەمیش هەندێک هۆکاری تەکنۆلۆژی وەکو بوونی ئینتەرنێت بوونی ئەمە مۆبایل بوونی تەجۆن لە فەیسبوک و ئەم شتانە بۆ هۆی کەمبوونەوەی بەڕاستی بێڕەحمی دابرانی کۆمەڵایەتی سەرکە برا ڕەحمی بە براوە نەماوە باوەک بە ئەولادەکانی و بەسەلکە کەم بۆ تۆیان نەک بڵین بە یەکجاری نەماوە بەڵام لە سەدا پێم وایە بە ڕێی و بۆچوونی خۆم زەدا 75 ئەو باسی تەمەنی خۆمەکەم ئەوەی کە لە یادم بێ و بینی بێتم و چ لە دێکەی خۆمانە کە عەزم کردی پێشتر چ لە کاتی خۆی لە مەجموعەی سیروان بووین و هاتین هەڵەبجەی تازەش ئەمە ئەو کاتام شوێنانێک کە دیومە و مەسەل بووە کەمبوونەوەی هۆکاری کۆمەڵایەتی جەژنی قوربان یەکەم شت بوونی ئینتەرنێت و فەیسبوک و ئەم شتانێک کە خەڵک بەکارهێنێ و مەشغوڵ بوون بە تەلەڤیزیۆن و دراما ئەڵخەکانەوە کەمە زۆر لە ڕووی کۆمەڵایەتی و خەڵک هاتوۆتە دواوە بەڕاستی خزمی ئەناسم باوەڕکە ئامۆزای خۆی ناناسێ خزمی زیکە خۆی ناناسێ ئەمە لەبەرەکە هۆکاری کۆمەڵایەتی و عەلاقاتی کۆمەڵایەتی کەم بۆتەوە کە خۆی سیلەی ڕەحم بەشێکی گەورەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام حتى أفرمي الصل من قطعك مثلا سأقول حنما يعني تقريبا على يعني زوري وكبلي أم مشتانك عزم كذي تأثيراتي جوران هي لسر كم بنوي سيليكو ملايتيو
کەمبوونەوەی ڕەحم و میهرەبانی و ئەو شتانێک عەزم کردی وەڵا ئەوەی کە لە بینم بێ بڵێم وەکو دێکەی خۆمان کە ناحیەی بیارێ ئەو دەگاشەکانی پێڵێن شاک لەبیر من نییە 1970 و 1970 وانە بەڵام کە هاتی لە مەجموعی سیروان کە تەرحیل کراین ڕژێمی ڕابردوو سابق ڕژێمی مەقسەم سەدام حوسێنە بەڕاشید لە سیروانە سیلی ڕەحم باش بوو الحەمدوللا دینداریەک وەکو دینداری و تەکنۆلۆژیا و ئامێرەکان و ئیعلام بەقووەتە بەڵام کە باسی واقعەکەی وەکو جەنابەت باس کرد هاتوچێ کۆمەڵایەتی و جەژن و شتانە بەقووەتر بوو چونکە کابرا سێرەکەی نامێکت بۆوەنێرێ یاکە تاقەتی بە فەیسبووکەکەی یا بە تەلەفۆنەکەی ئیتر ئەوە بڕاوەیە ئەو ینی بە کافی ئەزانێ کە لە ئەسڵا خۆی وایە کەسی لێ ڕەحەم ناوی خۆی وا بخۆیەوە کە تۆ بچی بەسە خزمەت ئەگەر خاڵۆتە ئەگەر مامۆتە ئەگەر براتە ئەگەر خۆشی گەورەتە حتا بچووکتریش بێ حتا مناڵ دەستبێنی بەسەریا حتا خۆی جەژن زیاتر جەژی مناڵە دڵی خۆشکە کلێتێکی بیتێ ئادەستبێنی بەسەریا بشیتە ناویان ینی وەکو بڵێ ڕەسیدێکی بۆ دانەی ئەتیشن ئەو ڕەسیدە کە بۆی دانی حتا گەورەژە بێ ئەبێتە مامۆسای زانکۆش یا بێتە شتێکی تر لا ئێرادی ئەو مناڵە لە مێشکە خەز نەبێ ئەو احترام و ڕێزەیە کە جەنابەت یا من یا هەر کەسێک ئەینوێنێ بەرامبەری لە بیری ناچێتەوە بەڵاسەکە بەداخەوەم کە شتانە نەماوە نەتامی جەژن هەیە نەتامی ئادابی کۆمەڵاتی ماوە نەچی لێ ڕەحم ماوە نەهاتوی چۆ ماوە لێتر شتانێک کە الحەمدوللا جەنابەت ئێمە زیاتر شارەزایی هەیە و نەسیحاتە جوانەکات هەر گوێمان لێ بێ و متابعی بەنامە جەنابەکانی شتی مامۆستاییان خزمەتەکان هەست بە لاوازێکی زۆر ئەەکەی جاتر تۆڕە کۆمەڵایەتەکان بیان هەر شتێکی تر بێت هۆکارە بۆ ئەوی کە ئەم جەژنە لە چاو ساڵەکانی پێشوو لە ڕووی سەردانکردن و پەیوەندە کۆمەڵایەتەکان تەواو لاواز بووە بەڵام سواز بۆخوا لە چاو خۆیان لە قوربانیکردن هەر باش ماوە سواز بۆخوا ئەویان زۆر باش ماوە عادەتەن لە منتیقا شەعبیەکانە جاتر ئەوەیە ئیمان لێوە زیاتر بەقوتە و خەڵک لێوە زیاتر ئەسەکەم پابندن بە شتە دینیەکانەوە لێوە قوربانیکردن زۆر زیاتر لە چاو منتیقا با بڵین کە لای خۆمانە جیامان کردێتەوە بە شەعبی و با بڵین ئەمانی کە مەدەنیەکان بڵێ لێوێ زیاتر ئەکرێت لە چاو شوێنەکانی ترە بۆ نمونە لە ئازادی بێ یان لە هەرێن شوێن تر بە لێبرای محەممەد دەڵێن زۆر زیاتر ئەکرێت بەڵام لە شوێنەکانی تر دەڵێن زۆر کەم مەکریان تیاتیڵە هیچ بەشێکم بۆ نەهاتوە بەڵام ئێسمەکو خۆمان کە لە گەڕشی ئازادین یعنی بەس دراوسێ شش بەشمان بۆ هاتووە یعنی بعضی شوێنی کاڵی لەوەچ ئەوش هەر بۆ نەهاتوێ یعنی هەستەکەی جیاوازەیەک لە بینی گەڕەکەکانە بەڵام سپاس بۆ خۆ هەر لە چاو خۆیان باش کاکەیوانگیان جەنابەت یادەوەری جەژن لایهی منطقەی خۆتانی کۆنی هەڵەبجەهی ئێرە بەڵێ شتی خۆشە لەبیر نییە شتی مناڵی کە وەڵا جەژن بەعام لە لای من خۆشترین شت لە لای من جەژنە بۆچی لەبەرەوەی لە جەژنە کە دوکانم داخست ئێوارەی عەرفە حتا چوارەم ڕۆژ و پێنجڕۆم ڕۆژ دوکان ناکەمەوە لەبەرەوە مێشکم زۆری سراحەتە سەردانی خۆمەگەم کەس تەلەفۆنم بۆ ناکە ئەوە کڵاشەکانم تەواو بووە شاڵەکەم وایە و ئەوە تا جەژن تەواو بێت لەبەرەوەی من چێژێ بێ لە لایەنە دینیەکەی چێژێکی زۆر خۆشی لێ ئەبینم ئەجا جەژنیش کەوتراوە جەژن پاکبوونەوەی دڵەکانە ئینسان دڵخۆشی لێ ئەبینێ لە جەژنە بەنسبەت یادگاری خۆش و ئەوانە جەژن یادگاری خۆشی تایە خزم و کەسوکار ئەبینی میوانی ئەچی سەردانەکەی ئەمانە هەمووی خۆشین شتێکی تایبەت لە لای من شتێک سەرنجی ڕاکێشام کوڕێک مناڵە وتمان جەژن بەلای تۆ چۆنە وتی مەگە گەورە نەبم وتمان بۆ وتی ئەم جەژنە کەس جەژنانەی نایومەتێ بووم بە پیا و جەژنانەیە نایەن بە یەک مناڵ یعنی ئەوە شتێک بوو بەلای منەوە شتێکی جوان و وەک یادگاریش لە زێهنمان ماوەتەوە وەکو پندێکی ژێتە بەرچاوم لەبەرەوەی تۆ مناڵەکان یەن بە دەورتان لە جەژنا شتێکیان بیتێ وەکو یادگاری گەورە ئەبێ لەگەڵیانە هەم جەژنەکە گەورە ئەبێ لە لای هەم خۆشەویستە ئێستا من خۆم ئەوانەی کە بە مناڵی جەژنیان ناومەتێ ئێستش خۆشمەوێن لە ژیانە نەماون یعنی خۆشەویستی ئەو جەژنانەیە و جەژنەکە لە لای هەموو کەسێ دروستە پێمان خۆشە باسی جژنی ئەو سامان بۆ بکەی جنابتان لە ماوەت بوون وانە یا لادیەکان نبوون فەرقی لەگەڵ جژنی سا چی بوو فەرقەکەی وەڵا ئەو مناڵم وەکو یەک وا بوو هەمووی ئارە وەڵا ئەو سا زۆری چینیش نەبوو نە قوڵوسر هاوی زۆری مێوز و خورما و ئەمانە بوو بەڵێ برنجش توشکە و ساکەم بوو
خەڵک دڵی خۆش بوو بە جەژنی قوربانی خەڵی دڵی ڕەمەزان. خۆش بوو ئارەوەڵا نابراوسە خەڵک دڵی خۆش بوو کێسە نەبوو ئارەوەڵا خزمەتی هەبوو کەساتی هەبوو خەڵک دڵی خۆش بوو. قوربانی ئێستا زیاترەکرێ ئەوسا والله ئێستش باشەوەڵە ئەوسا زیاترە کرا ئەوسا زیاترەکرێ. ئارەوەڵا ئەوسا خەڵک هەموو هینی خۆی بوو ڕۆماڵاتی خۆی بوو ئێستاکردن جاوسا مەرخ هەرزان بۆسە هەرزان ئەخوا مەڕێکی چاک تقریبە 3 دینار ئارەوەڵە مەڕێ بە 3 دینار خەڵک زۆر قوربانیانە کرد. ئارەوەڵە ئارەوەڵا قوربانی ئەوسا زۆرترە کرا قوربانی شتێکی باشە کاک بۆت. قوربانی بەڵێ ئەوەڵا یەکەم گڵۆب خوای گەورە خۆی فەرمێ ئەو خوێنە کەوتە سەر عەرس بە حەڵاڵی بێ خوای گەورە گوناحی پێوە نایڵێ ئارەوەڵە. دەربارەی گەڕانی جەژنان جەژنی قوربانی چۆن لەم جەژنەیە چەند ماڵێک چوویت ماڵێکیان زۆر دڵی پێی خۆش بووە نەخۆشیان هەبووە کە هەستی بە ئەجرێکی زۆر کردووە کە ڕۆشتی بۆ ماڵەکە. وڵات نەخۆش باشە نەخۆش خوای گەورە خۆی ئەو ڕۆژەی بڵێ سەردانی کە تاق و ئێوارە بانی سەردانی کە تا ئێوارە خێری بوون و سێخوا گەورە دوعای بە خێری بۆ کات ئارەوەڵا هەستەکەی چوو بۆ لای نەخۆشێک زۆر پێ خۆش بووە ئارەوەڵا نەخۆش پێی خۆشە بچی بۆ لای ئارەوەڵا پێ خۆشە ئابرا پێ خۆشە تە دڵنەوایی بەیتەوانی و لە دای دانیشتوی مناڵان لە جەژنە جاران زۆر دڵیان بە جەژن خۆش بوو. ساڵام وڵا بوارەوەڵا ئابرا خۆی دوو جەژمان هەیە جەژنی ڕەمەزان و قوربان ئەوەڵا زۆی دڵ پێ خۆش بوو. کاک ئاوەتیان طبعاً لە جەژنی قوربانە خەڵک سەردان و هاتوو چۆ ئەمانە زۆرەکە جەنابەت من لە نزیکەوە ناسم وەکو جەنابتان وەکو چوچانی و عاشرەتی چوچانی لەم وڵاتە و لە ئێران و لە شوێنەکانی ترا هەن و زۆر جار ئایا ئەم بەربڵاویەی ئەم عاشرەتە تۆ چۆن پێی ئاشنا بووی چۆن سەردانە کردوون چووی بۆ لایەن بۆ لای هیچ لایەکیان؟ وڵی زیاتر لەگەڵ ئەوانەی کە لە محافەزەی سلێمانیان و دروستبوونی تێکەڵاویش لە مناڵیەوە دروست دەبێت تۆ کە سوکارەکەت کاتێ تێکەڵاویانە بی لە مناڵیەوانێ ئەم تێکەڵاویە دروست دەبێت کاتێ باوکێ هەوڵەیە یا براکانت کە لە خۆت گەورەترن یا مامەکان هەوڵێن تێکەڵبی لەگەڵ کە سوکارەکەیانە ئەمە لە مناڵیە ئەبێت کاتێک گەورە ئەبییت و بتەوێت تێکەڵبی تۆزێت تێکەڵی ئەستەمترە ئێمەش بە حکمیەوەی لە عیلەیە بووین و لە بنەماڵەیە بووین لەو بنەماڵانە لەو عاشیرەتەیە باوکمانەیەکێ بۆ لەوانەیە کە زۆر تێکەڵ بۆ لەگەڵ کە سوکارەکەیە تێکەڵیەکەشی لە حەد بە دەربووە بۆ کە سوکارەکەی ئێمەش لە مناڵەیە کە سوکار هاتوو چۆیان کردوین وەکو هاتوو چۆیان کردوین ئاشنا بووین پێیان و هەم لەگەڵ بەتەمەنەکان هەم لەگەڵ ئەوانەی کە لە جیلێکی مام ناوەندا بووە هەم لەوان لەگەڵ ئەوەی کە هەبێت لە هەولێرە زۆر نییە بەڵام لە هەولێر زۆر لە سەریان ئایا چوی بۆ لایەن وەکو خۆمنا بەس وەکو باوکم بڵێ تێکەڵیانە لە هەولێر کە سوکارێکی زۆری تایە لەو بنەماڵێمە لە کەرکووکاتیایەتی لە ئێرانە مەجموعەیەکی زۆر لە سلێمانی لە شارباژێر بە تایبەتی چونکە سەرچاوی دروستبوونیان شارباژێر و منتیقەی دووەکوزا خۆیە و لە تورکیا و لە رووسیاش بڵێ و یەکێکیشنەوە لەو عشیرەتانەی کە ناویان لە ناو عشایرەکانی عێراق کتێبێک لە سەریان لەسەر عشیرەتەکانی کە لە ناو عێراق یەکێ لەو عشیرەتانە ئەوە کە مامۆستا کەریم مەجید ئەندام بووە لەو ڕێکخراوەیە ڕێکخراوی عشیرەتەکانی عێراق ئەو عشیرەتە ڕەسانانەی کە لە عێراقان مامۆستا کەریم مەجیدە بووە لە ئیشراف بوو لە ئیشراف لە تەربیە ئەو ئەندام بوو لەو لیژنەی عشایرەیە کاک ئەوەت یعنی ئیسلام و ئاینی پیرۆزی ئیسلام هاندێکی زۆر باشە بۆ ئەوەی کە خەڵک لە ڕووی کۆمەڵایەتی و تێکەڵ بێت لە ڕووی خزمەتیەوە پەیوەندی و هاتوچۆ عەلاقاتیان هەبێت ئێوە بە هۆکارێکی سەرکیەوە نابین کە ئیسلامەتی و دینداری وای کردووە لە ئێوەکەوە ئەو هاتوچۆ عەلاقەتان هەر بمێنێ لەگەڵ ئەو کەسوکار و خزمانەتانە لە ڕووی شەرعیەوە مامۆستا کەس ناتوانێت پشکاتە خێڵ و قەوم و عەشیرەتەکەی خۆی ئەبێ بە پێی پلەبەندی هاتوو چۆیان لەگەڵاکەی ئەوانەی کە دوورن ئەوانەی کە نزیکن و کەم تا زۆر سەردانیکردن ئەوسا زیاتر تازێ بوو بەڵام میسەوەکو تازیەکە کەم بۆتەوانەیە کەمێک لە بۆنەکانە بۆ نمونە جەژن بۆ نمونە شەکرا و خواردنەوەیە ئاهەنگێکی بچووکی ناو خێزانەکان ئەویش ئیسە بۆ بە پلەبەندی
ئەگینا وەکو ئەوەی کە چەند پشتێک دوورکەوێتەوە لێت زۆر تێکەڵی نەماوە مەگەر لە تەعزیەیە تەعزیە ژۆکوی سەر تەعزیە نەماوە یەک ڕۆژە جاری وایە فریای ئەوەش ناکەویت خزمایەتی سە تۆزێک کاڵ بۆتەوە بە تایبەتی لەم سەردەمەیە کە کاڵ بۆتەوانێ ئی نەمانی کۆمەڵێ شتە کۆمەڵێک جیلکە نەمان ئەو جیلانەی پێشتر زۆر تێکەڵیانەگرت و حەزیانەگرت جیلەکانی دوای خۆیان کە لە خۆیان مناڵترن و تازە پێگەن زۆر تێکەڵ ببن زۆر ئاشنا بن بە کەس و کارەکەیان بەڵام بەداخەوە ئیسانە کووە کاک ئەوە ئەم جەژنە سەردانی ماڵێکە کردووە بە دڵ پێ و خۆش بێ کە فەقیر ببوون یا خۆت نەخۆشییان هەبوو بێ کە زۆر دڵی ئیسراحەتی کرد بێشتیەوە کردووە بەڵێ زۆر بە سوودفەژ لەو گەڕەکەەوە ڕۆشتین ماڵەکەمان لێ تێکچوو هاتی نەخوارەوە لەگەڵ باوکما و کەسەکە زۆر بە ینی بە مفاجع هاتە دەرەوە هاتنە دەرەوەی و باوکمە و دەستشیان کردە ملیەک و تۆزە گریان و هەم خۆشی و دەمێ و یەکیان نەبینی بوو زۆر خۆش بوو بەلایەنەوانەیە گریانێکی ینی گریانەکە هەم بوو ئەوە بوو کە کەوتبوونە تەمەنەوانێ هەم گریانێکی شادیش کە دەمێکە یەکیان نەبینیوە قوربانی شتێکی پیرۆزە وەکو من بیستومە ئەڵێن ئەتوانی خۆ داوایکەی خۆی قوربانیدان هەموو کەسێ ناتوانێت بیە و هەموو کەسێکیش ناتوانێت وەریگرێ بەڵام بەلای منەوە ئەگەر یەکێ بیەوێ چێژ لە جەژنی قوربان وەرگێ ئەو قوربانیە بکە مرتاحترە و ژیانیشی هەتاگاتەوە جەژنەکەی کە پێم وایە خۆشترە بێ ئەگەر شتێکیشی بەسەرابێ بەو شێوەیە نییە دڵی بترسێ کە قوربانیەکەی کردووە بە نسبەتی فەقیر و هەژاریشەوە ینی کەسەکان دیار نین تۆ ناتوانیت تەشخیصیان کەی ناونیشانیان بێ مەگەر شوێنێکی وەکو دەستگای بەخشین یان ئەو دەستگای خێرخوازیەکان خەڵک خۆی ئەچێ ناو بنووسێ مەگەر ئەوە ئەجینا سپاس بۆ خوایەسەر لە زۆربەی گەڕەکەکانە قوربانی کراوە من لە گەڕەکی برای مەحموو بەشی مزگەوتی فەجر سەرەوە گەڕەکی ماردین سپاس بۆ خوا دراوسەکانم زۆربیان کردویانە و خەڵکی تریش کردوێتی بەڵام من خۆم لە شوێنی کە بەشداریەکەم خۆم لە ماڵەوە نایکەم جاتر نازانم چۆنە فەرقی ئەم جەژنە لەگەڵ جەژنەکەی ترە لای تۆ هەبوو لەوەی کە سەردانی ماڵێک کردوێت زۆر دڵی پێی خۆش بووێ نەخۆش بوو بێت بێتاقەتێکی و بیا قەت سەردانە نەکردو ئەم جەژنە ڕۆشتبی خۆی بەعام هەموو شتێکی خۆش هەیە بەس دڵی خۆش نییە ینی ئێستا دیقەت بە من خۆم دوکانارم ئەکسەریەتی خەڵک هاتووە شاڵی کڕیوە کلاشی کڕیوە سیارەی کڕیوە خانووی کڕیوە بەس هەست بەوە ناکەی کە لەم هەموو ماڵێکە هەمێ ئەو خۆشیە ینی چێژی نییە پێم وایە خەڵک بۆ منافەسە شتەکە ینی یە جلەکە ئەڵێ باش حاڵەکەم لە هی کابرا جوانتر بێ کلاشکەم سیارەکەم خانووەکەم ئەجینا خۆی ناکە بەڵێ ئەبینی خەڵک هەمووی لە دەرەوەیە ینی دیقەت بە جادە و بان قەرە باڵقە سیارەیەکی زۆر لە دەرەوەی بنزینێکی زۆر سەرفکە ئەشتی بۆ ماڵەکان لە کەس ناتوە ئیسە من ئەم جەژنە لە ماڵی کوڕێکی مامم بووم لە هەڵەبجەی شەید ساڵان کە ئەچووی بەلایەنی کەمەوە 10 کەس 15 کەس هاو من 2 ڕۆژ لەوێ بووم کەسم نەبینی بێ ینی ئێستا سارد و سڕی هەیە خەڵک دڵی خۆش نییە ئەنجا چونکە ئێستا شتەکان بۆ دڵخۆشی نییە بۆ وەجه جوانکردنە چێژی لێ نابینی ئەگەر تۆ ئێستا من بۆ خۆم زۆر کات دڵم لە کەسێک عاجزە بێ یا شتێکە بێ ئەڵێم ئەم جەژنە ناچم بەڵام چونکە بیرەکەمەوە کە خوای گەورە ئەم ڕۆژە مبارەکەی داناوە تۆ بۆ پاکبوونەوەی دڵەکانە با دڵمانێمە پاکێنەوە قەیچێکە من ناتووم بۆلات من دڵم ێسانوی من سەردانم نەکردووی من بیرم نەکردووی تۆ بیری من بکە قەیچێکە با تۆ دەست پێش خەریب بکە بچۆ سەردام کە کابرا حەزی لە گەڕان نییە تۆ حەز بکە تۆ فێری کەرەوە تۆ بچۆرەوە باپیران چۆن ئاوا وەکو تەزبیح و شوڵەکە یەکگرتو بووین و پێکەوە بووین هیچمان بەسەر نایە هاوشتی خراپ ڕووی تێ نەکردین هۆکاری ئەوە بوو هەمومان پێکەوە بووین ئێستا هەمومان دابڕاوین هەمومان پچراوین ئەو پچرانە زۆر خراپە هەتا ڕەنگی یاوەتەوە لە ناو مناڵەکانیشە ینی گەورەکان وایان کردووە مناڵەکانیش چاو لە گەورەکان بکەن من حەزەکەم نەگەر جەژنیش بێ ڕۆژەکانی کە بێ ئەو سەردانیکردن و تێکەڵاوی و هاتوچۆیە ببێ بۆ ئەوی دڵخۆشی بگەڕێتەوە بۆ خەڵک ینی هەستەکەی خەڵک دڵی خۆش نییە ئەگنا سپاس بۆ خوای گەورە ئەو ئۆتۆمبیلە ئێستا هەیە هیچ سەردەمێ نەبووە ئەو خانووەی خەڵک 4 قاتی ماشەڵا هەیە قاتێکیان خۆیتیایەتی باقیکەی چۆڵ و هۆڵە ئەی بۆ چیتە ینی کە تۆ سوودی نەبێ بۆ کەسێکت بۆ خزمێکت بۆ برایەکت بۆ هاوڕێیەکت ئەو تێکەڵاویە ئێمەی پچڕانوە و ئێمەی کوشتووە
ئەبێ ئەو تێکەڵاویە دروستکەینەوە با ئەم جەژنە بکەینە هەوێنی پێکەوەی و تێکەڵاوی و خزمایەتی دروستکردنەوەکە وەکو جاران من ناڵێم تۆ بڕۆ هەرچی بێگانە بێ بچۆ سەری لێبە تۆ خزمەکەی خۆت براکەی خۆت حتا دووریشکەویتەوە بچووکە بیتەوە مامۆسا هەر تۆ وێنەیەک بێنە دووری خەرەوە لە خۆت وێنەکە بچووکە بێتەوە ئێمە چەند دوورکەوینەوە لە یەکتری ئەوە نەبچووکە بینەوە ئێستا لە سوۆسیال میدیا بزیاتر ینی ئەم باسی قوربانی ئەمانە جەدەل و مناقەشەیەکی دروست کردووە لە بینی خەڵکانەکە دیندارن و خەڵکانێکیش لاوازن لە دیناکە باس لەوە کرد کە ئەمە مافی ئاژەڵ پێشێ لەکرێ مافی حیوانات نادرێ بەوەیکەوە یا مافیان ئەخورێت تو ڕاشیە لەسەر ئەم قوربانیە کە ئەم شعارە جوانەکە خەڵکی گەوری لێ مامۆساوان لە هیچ شتێکە هەر ناوەسن ڕخنە لە مشتێگرن حتا ڕخنە لە ژیان نەگرن ئەڵێ مەسەل ئەوانی وجودیان پێڵێن مەسەل سدفەت سێرەکەی ئەبیسی کابرا کە خۆی قسانەکە سێرەکەی لێ خۆی کوشتووە مەسەلەن لەبەرە باوەڕی بە ئەجرەکە نییە باوەڕی بە لەوشە دینەکە لاواز بێ یا جوان تێنەگەیشتووە یا هیوای مەسەلەن ئەلێ کاکە مەچن بۆ حەج ئەم پارە بۆ بن بۆ سعودیە کاکە تۆ دیار لە دین تێنەگەشتوی مەسەلەن مەسەڵ و بەڕێزانێک ئاواڵێن ئەینا مەسل قوربانی ئەم گۆشتە ئەم ئاژەڵە بۆ سەرە بڕێ مافی حیوان پارێزراوە خی گەور پاراسوتی لە قورئانە لە حەدیسە لە کتێبە پیرۆزەکانە بڵا لە هەمان کاتیشە لەم لاوە فەرمایشتی خی گەورەیە بە ئیبراهیم خەلیل سلامی خی لەسەر بێ ئەبێمە جێبەجێکەین کە خەرار بوو ئیسماعیلی کوڕی لە 90 ساڵیە بکاتە قوربانی خی تاالە بەلانێکی مۆنە دەخوادەوە ئەتر ئێمەش وەکو پابمەنی بەیانی ئیسلام کە بەخۆ لە باوکە گەورەی هەموو پێغەمبەران هی ئێمەیشە ئەبێ هەر پابەندوین بە و یاسا و ڕێسانێک کە لە دینەکەمانە هەمان و ئەمریان پێکردوین جا ئەمەش بەڕاستی بەوە نییە کە مافی ئینسان یا ڕقمان لە ئینسانە یا ڕق عەفو یا ڕقمان لە ئاژەڵەکانە بەڵکو نەوەڵا بەعکسەوە بەڕاستی من یەکەم نقطە عەرزی ئەوم کردن هەموو شتێک مەسەڵەن ئێستا گە زانستی پزیشکی ئەمە بۆیە من چاوم پێیەکەوێ ئەمڕۆ من بە تاوارێ بم بە دکتۆر ئەوە چاوە ئەگەر سوور بوو ئاوای لێکەم ئەگەر نا ئەبێ بڕێتە مەغز و ناوەڕۆکەوە هەموو شتێک مەغز و ناوەڕۆکی هەیە قورئانی پیرۆز پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەخباراتی سەیر و عەجیبیانە لەسەر ئەم زەمەنی ئاخر زەمانە بۆچی چونکە مرۆڤەکان ماسە بەدی زەمان هەزار ڕەحمەتی خوای لێبێ سەعیدی نورسی ئەڵێ ئاگاتان لێبێ ئەم زەمانە زەمەنی دووشتە یەکەم طاعون مادە بخۆ بخۆ یەکل وێتەمەتع ئەگەر بڕی سەیریکەی کتاباتیەوێ دووهەمیان تاغوت ئەنە من ئەڵێم و خۆم و بەس خۆمم ئەتر لە چۆڕ ئەسەگەر من خۆم لە بەرامبەر دکتۆرێکەوە بڵێم من خۆم باشە من دکتۆرەکە چی لێکەم لەبەرەوە بەڕێزان ئێمە لە قورئانی پیرۆزە خواجان جل لە قودرەتوه ئاوا باسی دینەکە ئەفەرمێ یاسای باشە یاسای قورئان خواجان جل لە قودرەتوه مادەی کردە بەری بوو بە گەردوون ئەمە تەحەدایەکی زۆر گەورەیە ئايات نییە لە قورئانە یان صریح یان غەیرە صریح ئیشارەت بە منەکە باشە یاسای گەردوون خواجان وەکو درەختێکی لێ کرد بەرەکەی گرت کە چێە مرۆڤە یاسای گەردوون باشە یاسای گەردوون لە شەهادەیە کە دراوە بە محەممەد المستەفا کە نوبووەتە یعنی ئەم چوارە گەردوون قورئان نبووەت ماهیەت و حەقیقەتی مرۆڤێتێتی یەک جیهانە بەڵام چوار ڕووی هەیە ئارەم ڕویان بە قورئان دیارە ئالۆ ڕۆ بە گەردوون دیارە ئالەو ڕۆیان بە نبووەت دیارە ئالۆ ڕۆیان بە مرۆڤێتی دیارە زەمەنەکە بەڕێزان زەمەنێکی زۆر جاهیلیت پێغەمبەرجان بۆم زەمەنی ناوناوە زەمەنی جاهیلی بۆچی نایناوە کتاباتێوێ بەڕاستی ئەم پڕوپاگەندانەی کە هەیە مەسەڵەن جارێک خۆی دیفاع لە حیوانەکە سەری نەبڕن نابێت سەری مافی حیوان خوراوە خۆی باشە هاتووە جگەرێکی خواردو ئینجاواڵێ بەوان و کتێکی خۆشی گەڕمەوە لە ساڵەکانی هەشتا لە خزمەتی ماوەسە مەلا عوسمان عەبدولعەزیز ئابووین شەوێک کۆمەڵی میوانی هەبوو
ئەو جامیوانەکان ڕۆشتن و لە دواییە قسەی خۆشی هەبوو لەگەڵ ئێمە فەرمووی ئەزانیمانە بۆ چیات بوون وتمان وەڵام مامۆستاگیانتی وەڵی دوون و کتێ خۆشتان بۆ گەڕنەوە ئەمە یەکەم بۆ هاتبوون تقریبان دەوری 12 ساڵە تەلاقیان خواردواتن بۆ پرسی تەلاقەکەیان ئەوە یەک دووهەم دانەیەکیانەوە تۆڵێ مامۆستا من تەلاقم خواردو تەلاق نەخۆم باشە ئەگەر چەند کەم ئەم تەلاقم ناکەوێ یعنی ئەم خۆی هاتووە لەسەر سفرەی گۆشت خواردن وری ئەوەنەیە بێ ئەڵێ چۆنە بێ مافی حیوان وەڵام من تێناکەم خێر دەگاتوە تێمانگەین یعنی مرۆڤ بەڕاستی مەخلوقێکی زۆر عەجیبە زۆر سەیرە لەبەرەوە دائیمەنیە لە چیەکە لە ظاهیرێکی بچکۆلەیە ئەو حەقیقەتە گەورانی کە مەغز و ناوەڕۆکە نایبینێ لەسەر ئەم ظاهیرە دەسەکا بە کۆمەڵە قسەی سەیر و سەمەرە من ێساکی بە تۆڵێم ئەوانەی کە دیفاع لە حیوانەکەن ئەڵێن نابێ حیوان سەر ببڕێ و بەم ڕێژێ بکرێ بە قوربانی تۆش بڵێ ئەوانەی کە دیفاعەکەن دانێکیان بێ گۆشت نەخوا بە من قسەی لەگەڵا بکەم چەند کەسە دەسەکەوێ جنابتان لەم جژنە مبارەکەیە سەردانی ماڵێک نەخۆش کەسێکتان کردووە کە زۆر دڵتان پێی خۆش بووە لە جژنەکانی ترا نەچووبن وڵی من سەردانی ماڵی نەخۆش برام نەخۆش بە دوو جار چوومەتەوە بۆ لای سەردانی نەخۆشی کەسی کردووە هەرەوی نەخۆش بووە وڵات بۆ هەر شوێنێک کە زەڕور بێ چووی ئەم قوربانی کە ئەکرێت خەڵک زۆر دڵی پێی خۆشە ماڵی وهەیە بڵین چەند حسەیەکی باشی بۆ ڕوا ئەم قوربانیە باشە ئەکرێت هەر زۆر شتێکی چاکە و یانێ شتێکی زۆر چاکە خەڵکی وا هەیە یانێ لەم دەستدا پێ 6 کیلۆ گۆشتی بۆ چۆ کابرا توانای کیلۆی گۆشتی نێبیکڕێ یانێ شتێکی هەر زۆر مبارەک و خۆشە خەڵکەکە یانێ عادەتە ئەوسا یانێ قەدیم بەم شێوەیە نەبووە ئێستا گۆڕاوە بە گوێنەی ئەم کەناڵ و حەدیثەوە خەڵکەکە زیاتر قوربانیەکە جاران ئێمە لەم شارا بوون یانێ لە گەڕەکێکا قوربانیەک نابینی ئێستا لە گەڕەکێکا بینی بەجارێکا دەبەش گۆشت بۆیە یعنی لەو هەموو شوێنە لە لادەیە لە 120 سەر حیوانیان سەر بڕیوە یعنی بەجارێکە خەڵکەکە یانێ واعیزا بۆ ئەم کەناڵ و شتێک دەوری هەیە بۆیان یعنی شتێکی چاکە ئەوسا وەکو ئێستا نەبوو خەڵکە یعنی قوربانی وا بکەوێتە هەموو خەڵک یعنی زۆری خەڵک هەیە یعنی هەر لە بیدایەتەوە لە این تەواوە بێ سەری ساڵەوە کە ئەڵێ جەژنی قوربان خۆی حاضرەکە کە ئەو قوربانیە بکە خێر و خێرات بابە مسلمانە لەو کاتە مناڵان چەندێک دڵیان خۆشە لە جەژنەکانە وەڵام مناڵ زۆر دڵیان خۆشە یانێ بیامەی بۆیە شاری یاری و یانێ دڵیان نەجلی جوانیان بۆ بکەیت و جەژنانیان بیتەوە یانێ شتێکی زۆر خۆش و مبارەکە چ شتێک زۆر دڵخۆشی کردی لەم جەژنە ئاشبوونێ الحەمدە دوو برا ینی خۆم برایەکی تر کە زۆرم پێ خۆش بوو ینی زۆر لەوە بڕوان ناکەم ینی بەزمان بتوانم وەسفی کەم کە تۆزێک کێشە و ناکۆکی لە بینمانە بوو سپاس بۆ خاگیانی ماڵی ئاوا بێ سپاسی یەکەم تەمەنی لە من بڵێم بچووکترە کە دەست پێشخەری کرد و تەلەفۆنی بۆ کردم و لەگەڵ چۆنە لەی هەدیەکی جەژنانەی شاح ئەوە زۆر بەلام و گرنگ بوو زۆر مهم بوو زۆر یانی تامی جەژنەکەی کردە دوو قات و سێ قات و تا دەقاتیش وەختێک ئەگەر مرۆڤ قوربانی بکا بە گیاندارەکان سەریان ببڕێت خوێنی گیاندارەکان کە خۆی گەورە حەڵاڵی کردووە ئێمە لە قوربانیا بیڕێژین ئەگەر ئێمەوامان نەکرد و ئەمەمان قەدەغە کرد لە خۆمان بۆ نەبێ مرۆڤەکان خوێن ڕێژن لە جیاتیەوە لە جەنگە جیهانیەکانە بە هەزاران هەزار بە ملیۆنەها کەس ئەکرێتە قوربانی وە سەدان کەس لە شەڕی لابەلایە بێتە قوربانی وەختی خۆی گەورە ئەم قوربانی بۆ ئێمەداناوە فیدیەی ئەو شەڕە نابەرامبەرانەیە کە مرۆڤ بە یەکتری گێڕێت ئەو نەفسیەتە خراپانە دامرکێتەوە وەختێک کە خوێنێک ئەڕێژیت و لە جێگەی خوێنێکی ترایە مامۆسا ئێستا پەیوەندیەکان زۆر بەقووەتن بەڵام لە مۆبایلەکەیە من شتێکت بۆ بگێڕمەوە نازانم کاتی بەرنامەکەش دەگرم یان من لە سەرەتای دروستبوونی ئاسیاسێڵ هاندێکم کڕی بوو هاندەکە شوڵێکی پێوە بوو شەبەکەی باش نەبوو شوڵەکەم بردبووە سەربان لێم کردبووە وایەرین لێ بەسوو بۆ مۆبایلەکە بۆ عەرزەکە باپیرم 1970 ساڵ تەمەنی بوو ئەوە هاتە ژوورەوە وتی بە قاچ وتی ئەمە ڕادیۆیە وتم نەوەڵاوە تەلەفونە ئەوسا نەمانەزانی بڵێن مۆبایلە وتی ئەمە تاکوێ بڕەکە
وتم وڵات تا ئەڵمانیا بڕەکە ینی شوێنی دوور ئەڕوە وتی ئەمە دوو زەرەری گەورەیە یا لە ئێمە وەکو ئینسانیت بەڵێ وتم زەرەرەکان چییە باپیرە وتی یەکێ لەوانە ڕسق کەمەکاتەوە وتم چۆن وتی من لە سنە کاکڵم بار کردووە بۆ بەغا بە ئارەزوی خۆم فرۆشتومە ینی خێری باشم لێ کردووە بەڵام ئێستا کابرا لە بەغا بەم تەلەفۆنەکە بۆ سنە ئەڵێ کاکڵە بەچەنە من بەس حەماڵیەکەم بۆ مێنێتەوە ئەوە ئەبێتە باعیسی ئەوەی ڕسق کەم بێتەوە شتێکی کەژوتی برا شەش مانگ براکەی نابینێ بەڵام ئەڵێ یەکە یەکتریە بین ئەڵێ چۆنی باشی ئەو بۆ دیارنی ئەڵێ ئەی من تەلەفۆنم بۆ نەکردی مانای وایە ئەمە ئەچێتە باعیسی ئەوەی کە یەکتر بینین کەم کاتەوە ئێتۆش ڕسقیش کەم کاتەوە کە یەکتر بینین کەم بوویەوە لە تۆ لە مۆبایلەکە تا پەیوەندی و لەگەڵ هەزاران نەفەر هەیە من فەیسبووکم دوان هەیە ئەچێتە 10,000 کەس ئێتە پەیوەندی لەوە زیاتر چی بەڵام پەیوەندی ڕۆحی نییە ئێستا من ئەوەی کە تۆ ئەبینم خەڵکی شارە زوور شعرێکیانەیە ئەڵێ من عکسم بۆ چییە ینی ڕسمم بۆ چییە وە بان مەقەباوە من خۆتم گەرەک بێسی وەپاوە ینی خۆشی و جوانیەکە لەوایە من و تۆ یەکتری ببینین چاو بە دڵ بە ڕۆح بە قسە باوەشکەین بەیەکە ئەوە بینین و خۆشەویستە بەڵامیسە هەموو کەس مۆبایلسم پورسایەکەم چوون بۆ ماڵیان ئەم جەژنە هەستم نەکرد نایبینم چکە لە فەیسبووکە ئەوە لە ئینستاگرامە ئەوە لە تیکتۆکە ئەوە لە تەلەڤیزۆن ئەیبینم گۆرانی بێژە وتم هەست بەبێ تااقەتی ناکەم بۆ و هەستەکەم هەموو شێ لەگەڵ مای بۆچی لەبەرەوەی تۆ ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە خەڵکەکانی لە ناو مۆبایلەکان نزیک کردوێتەوە بەڵام وەکوتر لە دڵا نزیک نییە لە ڕۆحە لە بینینە نزیک نییە